دەچین و لای میوانەکەمان لە هەڵەبجەوە زۆر بەڕێز کا کامەران مستەفا بەڕێبەری گشتی کاروباری شەیدان کا کامەران سڵاو لێ بێ بەیانیت باش بەیوام کە دەنگی من بە باشی ببیستی زۆر جار لە کۆر و کۆنفرانسە نێودوڵەتیەکانە کورد کەمتر تێدا بەشدارن بە تایبەتەوانەی کە لەسەر جینۆسایدن لە کاتێکدا ڕەنگە هیچ میلەتێک نەبێ وەکو کورد چەند جارێک جینۆساید کرابێ. هۆکارەکە چییە؟ کورد خۆی کەم تەرخەمە یان چییە هۆکارەکە؟ بەیانی ئەو بەیانی بینەرانی کورساتیش باش دیارە وەکو بەڕێزت ئاماژت پێدا بەداخەوە کە ئەگەر بگەڕێنەوە سەر مێژوو ڕابردوو ئێستای میلەتی کورد بە بەردەوامی ئێستش میلەتی کورد لە ئەگەری مەترسی دووبارە بوونەوەی جینۆسایدایە کە گەلی کورد جینۆساید بکرێ و بە مێژووی 100 ساڵیش چەنەها جار بەڵام لە مێژووی نوێ ئەوەی کە هەیە فەیلیەکانە بەرزانیەکانە هەڵەبجەیە گەرمیانە و لەگەڵ یەزیدیەکان لەم دوایە ئەوەی کە لەسەر ئاسی گیان حەشا هەڵنەگرە کۆمەڵی کەیسی جینۆسایدی دووبارە بووە و زۆر زەق دیار کە لەلایەن وڵاتێکەوە خۆی دەوڵاتەکە بەرامبەر بەگەلەکەی خۆی بەکارهێناوە بە تایبەتی کەیسی کیمیاباران و ئەمفال دوو کەیسن لەسەر ئاسی جیهان زۆر معتەریفون و ناسێنراون لەبەرەوەی هەندێک لە هێز دەرەکیەکانیش بەشدار بوون لە پرۆسەی کیمیابارانکردنی هەڵەبجە بە تایبەتی بەڵام ئەوەی جێگەی داخا وەکو بەڕێزت ئاماژت پێدا ئێمە لە دەیمانگا لە کۆنفرانسی یەکێتی زانایانی جینۆساید لە بەرشەلۆنا IAGS کە بەشدار بووین دیارە و کۆنفرانسە 2 ساڵ جارێکە بەسرێ زۆربەی پسپۆڕ و لێکۆڕەڵەوان و داواکارانی گشتی لەسەر ئاسی جیهان پسپۆڕانی بواری جینۆساید لەو کۆنفرانسە بەشدارە بن کە هەر 2 ساڵ جارێک ئەم کۆنفرانسە ئەبەسرێ و ئەمە 16مین کۆنفرانسێتی کەواتە ماوەی 32 ساڵە ئەم یەکێتی هەیە کە لۆبیەکی زۆر بەهێزە بۆ بابەتی جینۆساید ئەوەی کە لە 210 پانێڵە و 15 پانێڵ پێم وایە کە من خوێندومەتەوە بابەتی کورد تەنها بابەتێک بوو کە لەلایەن ئاوەرنگ شاویست کە یەکێک بوو لە ئەندامانی کەیجی لۆبی سنتەر کە دامەزاوەیە کە تازە خەریکی بە لۆبیکردنە بۆ بابەتی کەیسی جینۆساید کورد ئێمەش دەپرسین ئایا ئەو هەمووە سەردان و ئەو هەمووە جوودەی کە پێشووتر کراوە کورد وەکو لۆبی بۆ نەیتوانیوە خۆی داغڵی ئەم پرۆژێ بکە یاخود ئەوانەی کە پێشووتر کراون دەرەنجامەکان چی بووە ئایا سیاسەتی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەداخەوە هێندا لە ململانی سیاسیەکانی ناوخۆی خۆمان و لەگەڵ دەوڵەتان بە تایبەتی حکوومەتی مەرکەزیا بووین کەی لە بیری ئەوە بووین کە بابەتی جینۆسایدی کورد وەکو وەرەقەیشی فشار وەکو کارتی فشار کە بەدەستمانەوە بێ هەم بۆ ئێستای عێراقە حکوومەتی عێراقی تا ئێستا قەرەبووی بابەتی جینۆسایدی کوردی نەکردوەوە هەڵەبجە ئەنفال هەموو ئەوانەی پێش و بەرزانیەکان کە لەسەر دەستی ڕژێمی عێراق کراوە ئەو کۆمپانیانەی کە چەکیان فرۆشتۆ بە حکوومەتی عێراقی بەڵێ بەداخەوە ئەوەی ئەیبینین کۆمەڵە جوودی لۆکاڵی بۆ کراوە بەڵام وەکو لۆبی کورد لۆبیەکی بەهێز نەبووە بتوانێ بابەتی جینۆسایدی کورد وەکو وەرەقەیەکی فشار یاخود لەناو پرۆژێکی هەندە گەورە بە سەدان پرۆفیسۆر و خەبیر و داواکاری گشتی کە لە سەرجەم زانکۆکانی جیهانەوە توانم بڵێم وڵاتێک نەبووە پسپۆڕێک بەشداری نەکرد بێ لەم کۆنفرانساوە توێژینەوەی نەکرد بێ لەسەر بابەتی جینۆساید لە وڵاتێکی وەکو بەنگلادیش و سریلانکاوە تا ئەڕوا بۆ هۆڵۆکۆست و ئەرمانەکان و بۆ ئەوەی تووتسی و هۆچیەکان لە ڕوەندا بۆ نیوزلندا بۆ کۆسۆڤۆ بۆ یۆگۆزلافیا بۆ ئازربایجان هەموو ئەم وڵاتانە کە هەیانە تەنها جارێک یا بابەتی ئەفغانستان لە سەردەمی جەنگی سۆڤێت ئەفغانستانە هێز ئێنداوەتە بەرباس و لێکۆڵینەوە دەرەنجامەکانی هۆکارەکانی چۆن ڕێگیری بکرێ بەڵام بەداخەوە کورد بە کەمترین کارکتەر بەشدار بوو لە کۆنفرانسێکی ئەندە گەورە ئەوەی ئێمە دیمان لە چەند ساڵی ڕابردووە کۆمەڵێک کەمپین لە سەرە ئاسی یاریمی کوردستان و لەناخۆی هەڵەبجەشە کرا بۆ بە دادگایکردنی تاوانبارانی کەیسی کیمیابارانی هەڵەبجە بەڵام نەماندی بەداخەوە لە پرۆسەیەکی ئەندە گرنگە کورد تەواجودی هەبێت. باشە کا کامەران بە بڕوای تۆ حکوومەتی هەرێم کەم تەرخەمە لەمڕۆوە ئەتوانم بڵێم دوو لایەنەیە خۆی ئەم بابەتە بابەتی مەسەلەی ئەتەرافکردنی یاخە دروستکردنی لۆبی پێویستی بە ڕێکخراوی ناحکومی هەیە بەڵام پێویستە حکوومەت دامی ئەم ڕێکخراوە ناحکومیانە بکە پێویستە حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لۆبی بکەن پاڵپشت بن لەو
لەوانەی کە لە دەرەوە خەریکی لۆبیکردن تۆ سەیر بابەتی ئەرمەن بکە یعنی لە مقابلە دەوڵەتی تورکیا چ لۆبیەک دروستەکە بۆی کەیسی ئەرمەن هێندە یاخود ئازەربایجان نەڕاتە پێشەوە کە ئەو کەیسی ئازەربایجان یا هەموو ئەو بابەتانی کە ئەفغانستانێتە پێشەوە رووسیا چیەکە لە مقابلیە هەموو ئەمانە بۆیە بەڕاستی بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانین بڵین خەتاکە دوو لایەنەیە لایەنێکیانەوەیە حکوومەتی هەرێم پێشووتر بۆیە پاڵپشتی ئەو ڕێکخرا و کەسایەتیانە بۆیە لە دەرەوە کە لەسەر ئاسی جیهان لۆبیان کردەوە ڕێکخراوەکانیش کە لە دەرەوە کاریان کردووە هەموو ئەو کەسایەتیانی هاتوون لە هەرێمی کوردستانە باسییانەوە کردووە کەیسی جینۆسایدی کورد بە جیهانە ناسێنن دەرەنجامەکانیان دیار نییە یانە ئەنجامی ئەو جوودانە بەڕاستی ناڵێم نەکیج نەکراوە بەڵام دیار نییە بێ ئەنجام بووە دوای 39 ساڵ ئێمە هیچ دەرەنجامێکمان دیار نییە. باشە کا کامەران لەسەراسی نێودوڵەتیەوەی کە تۆ بینی تۆ سەردانت کردووە هەستی زانیاری لەبارەی جینۆسایدەکان دەشت بە کورد چۆنە بەتایبەت لەلایەن پسپۆڕان زانیاریان لەسەر ئەو جینۆسایدانە هەیە کە بەرامبەر بە کورد کراوە بەتایبەت ئەنفال هەڵەبجە کامەران پرسیارەکەم ئەوە بوو ئایا لەسەر ئاستی جیهان زانیاری هەیە لەسەر ئەو جینۆسایدانی بەرامبەر بە کورد کراوە بۆ نمونە هەڵەبجە بۆ نمونە ئەنفال زانیاریان هەیە لەبارەیەوە ئاشنا بوون پێی دەزانن چییە؟ باشە بێگومان یعنی ڕەنگە میلەتێکی تر نەبێت لە سەراستی جیهان ئەو شێوەی کورد چەند جینۆسایدێکی بەرامبەر کرابێت لەوانە ئەنفال هەڵەبجە جینۆسایدی بۆ نمونە سێوسێنان بۆ نمونە گۆتەپۆ ئاسکەر بۆ نمونە جینۆسایدی ئێزدیەکان جینۆسایدی فەیلیەکان یعنی چەند جینۆسایدێکی بەرامبەر کرابێ تا کامەرانەگەر گوێت لە منە پرسیارەکەی من ئەوە بوو ئایا جەنابەت بەشداری کردو لە کۆڕ و کۆنفرانسە نێودوڵەتیەکان ئایا ئاسی هۆشیاریان چۆنە بەرامبەر بە جینۆسایدەکان کە بەرامبەر بە کورد کراوە زانیاریان هەیە لەبارەیەوە لەبارەی ئەنفال لەبارەی هەڵەبجە لەبارەی جینۆسایدەکانی تر من بۆ خۆم یەکەم جارە بەڕاستی بەشدارە بم ئێمە لە دەی مانگ لە زانکۆی بەرشەلۆنا وەفتێکی وەزارەتی شەیدان کە کۆمەڵێک لە بەڕێوەبەرە گشتیەکان و کۆمەڵێ خەڵکی شارەزا لەو بوارە بەشدار بووین لە سەرەتای دەستپێکی کردنەوەی کۆنفرانسەکە ئاماژەیەکی زۆر سەرەتایی درا بەڕاستی بە بابەتی عێراق جینۆساید لە عێراقانەک بەخصوص بابەتی کورد بەس تاوانەکانی سەدام باسکرا دیارە تاوان تەنهایی کورد نییە لە ناوەڕاست و باشووری شاحکومەتی عێراقی سەدام کۆمەڵێک مەلەفی هەیە لەسەر بابەتی جینۆساید بەڵام لە ماوەی ئەو 6 ڕۆژە ئەو هاوڕێیانە ئێمە دابەش بووبوون بەسەر هەندێک لە پانێڵیستەکانە و کۆمەڵی خەڵکی دیاریان ئەبینی ڕۆژانە گفتوگۆ ئەکرا و بیرروڕای ئاڵوگۆڕەکرا و هەنێ زانیاری ئەدرا پرۆشەرمان بردبوو لۆگۆمان بردبوو ئەتوانم بڵێم دەستپێکیی باش بوو لە کۆتایی کۆنفرانسەکە ختام بەیانی ختامی کۆنفرانسەکە بابەتی کورد مەسلەی جینۆسایدی کورد وەکو ئەجندا وەکو بەرنامە داخل کرا و پانێڵێکیش پانێڵێ لەسەر بابەتی کورد لەلایەن ئاورنخانگنەوە بەشداری پێکرا ئەتوانم ئەوەی کە من ئەم جارە دیم وەکو سەرەتایەک بێت وەکو قۆناغێکی سەرەتایی بۆی کە یەکێتی زانایانی جینۆسایدی جیهانی زیاتر بچنە ناو بابەتی جینۆسایدی کورد ئەکرێ غیابیان نەبوو بیانی زانیاریان هەبێ بەڵام مەبەستیان نەبوو بەشدار بن ینی گرنگیان پێ نەداو یاخود کەسێک نەبووە داواکار بێت ئێمە ئێستا بووین بە ئەندام لەو جالیا وەکو وەزارەتی شەیدان وەکو کەیجیلۆبی سەنتەر کە دامەزراوەیە کە ئێستا خەریکی ئەوەیە بابەتی جینۆسایدی کورد بە دۆکۆمنت کا وەکو لۆبیەک بۆ ئەوی بیناسێنێت و بابەتی جینۆسایدی کورد لە دەرەوە مەبەست لەمەش بەڕاستیەوە بۆ حکوومەتی عێراقی لەم کاتە هەست بەوە بکا کە ئەگەر بابەتی قەرەبووکردنەوەکو یاساینەتە پێشەوە لە ڕێکاری کەوە ینی ئەترافاتی نێودەوڵەتی پێ بکرێت یاخود وەکو کاتێک دوجار بەرامبەری بەکار بێتەوە
ئەوەی ئێمە دیمان من ئەوەی دیم خۆم دیم چەند ڕۆژێک ئەلبەتە من زمانی ئینگلیزیەکەم باش نەبوو دانی پیانە بەڵام هاوڕێکانم هەمویان زۆر باش بوون مشارەکەی باشیان نەکردووە تەرجومەمانەکردەوەی ئەم بینی پێشووتر مەهامێکی وایان نەبوو لەسەر بابەتی کورد و جینۆسایدی کورد هەتا ئەوەی کە لەسەر وڵاتێکی وەکو بەنگلادیش یاخود ئەندەنووسیا یاخود بۆرما کوێ هەموو وڵاتانە تێژینەوەی زۆر گرنگ دەرانجامەکانی جینۆساید هۆکارەکان چۆن لە خوێندنگا ئیحتیمامی پێ بدێت چۆن ئەم بابەتانە ڕێگریان لێ بکرێ لێکۆڵینەوەی زۆر گرنگ بابەتی کورد هیچ لێکۆڵینەوەیکی لەسەر نەکرابوو هیچ بابەتێک نەبوو داغڵ بکرێت تەنها کەسێک پانێڵستێک ئەوش لەلایەن ئاورنخانەوە ئەنا هیچ ئەوتۆ ئەونا گرنگی پێ نەدرا تا کۆتایی کۆنفرانسەکە لە خیتامە لە بەیانی کۆتاییە وەکو بابەتێک لە بەو دوا داغڵە کرێ بۆ کۆنفرانسەکانی ئایندا و ئەکرێت چەندها توێژینەوە بۆیە پێویست ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵا کە تا ئەو کۆنفرانسە بۆ ساڵی ئایندا کرێتەوە و دەستەی سەرۆکایەتی و ئەندامەکان و سکرتێر هەڵە بژێرنەوە ئەمانە ڕۆڵیانە بێت لە دادگای تاوانە نێودەوڵەتیەکان لە لاهای ڕۆڵیانە بێت کەسایەتی لینچیان هەیە تەسیریانە بێت لەسەرەوەی بابەتی جینۆسای چۆن مەسلەی ئەرمەن بە بەردەوام لەسەر خەتە مەسلەی کوردیش بێن لەسەر خەت هۆڵۆکۆست چۆن بە بەردەوامی ئیشی لەسەرەکرێ بۆیە ئەکرد بڵێم هیچ نەبوو شتێکی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەم پەیامی من ڕاستە ئەوەی لە بواری ئەم یەکێتیا بوو شتێکی وای ئەو تۆ دەربارەی کورتیانە بوو ڕابردوو باشە کاک کامەران پرسیارەکەیم نەوەیە دوای بەشداریکردنت لەو کۆنفرانسەوە ئەو تێبینیانی کە هەتا پێ دوایە